ئەمڕۆ کۆمەڵێک ئالیاتی سەربازی دابەش دەکرێت بەڕێوەبەراتی میرەی گشتی هەموو هەماهەنگی و کارێک دەکات بۆ تەواوکردنی تەشکیلاتی وەزارەت و لە داهاتووشدا زیاتر هەوڵ دەدات بۆ ئەم ئەرکە و کاری بەردەوام دەکات بۆ ئیدامەی ڕۆژانە و ئەمبارکردن تەکدیس لە هەموو پێداویستیەکانی سەربازی مەوادی تەمینی قتال. لێرەوە پێویستە زۆر سپاسی هاوپەیمانان بکەین بۆ هەموو ئەو کۆمەک و هاوکاریانەی کە پێشکەشی دەکەن. داواکارین لیان ئەو هاوکاریانە بەردەوام بی بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو تەشکیلاتانە پڕ بکەینەوە کە وەزارەتی پێشمەرگە لە داهاتوودایان دەڕێژێ ئەو نیسبەیەی کەمایە بۆ نیسبەی تەکاملیان تەواو بکەین. بەمبەستی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان هاوپەیمانان ڕۆڵێکی کاریگەر و بەرچاویان هەبوو و هەیە چ لە ڕابردوو چ لە ئێستادا، بۆیە هەوڵ و هاوکاریەکانیان بە سوپاسەوە بەرز دەنرخێنین. ئەمڕۆژ لە قۆناغێکی تر و لە چوارچێوەی پلانێکی تری دابەشکردنی هاوکاری سەربازیەکان لە کۆگاکانی بەڕێوەبەرایەتی میرەی گشتی بڕی 204 هەمەری درعی شەڕکەر و 42 هەمەری ئیداری و چەندین ئالیاتی جۆراوجۆری سەربازی دابەش دەکرێتە سەر تەواوی تەشکیلاتە سەربازیەکانمان لە وەزارەتی پێشمەرگە.